سەرەتا بەخێر بن. زۆر سپاس بۆ هاتنتان. ئێرە گوندی سەرگەڵووە. گوندی سەرگەڵوو پێک دێ زیاد لە 200 ماڵ، ژمارەی دانیشتوانەکەی زیاد لە 750 کەسە. گوندی سەرگەڵوو هەموو کاتی زووش و ئێستاش لانکی شۆڕش بووە. زۆربەی سەرکردەکان مەقەڕەکانیان لە سەرگەڵوو بوو. ئەگە بینە باسی سەرگەڵوو وەکو ئەو تەسحیە و قوربانیەی داوێتی بەخۆی لە حەقی ئەو تەسحیە و قوربانیە ئەو خزمەتەی در حەقی ئەو قوربانیەی نەکراوە. چکە ئەبوایە پێش هەموو گوندەکانی کوردستان بەگشتی تەسحیەیان داوە، بەڵام سەرگەڵووی شێکە لەو گوندانەی کەوارە بڵێم ڕەنگە پێش هەموو گوندەکان کەوت پێجنا دێن نییە لە کوردستانە قوربانی نەدابێت، تەسحی نەدابێ بۆ ڕزگارکردنی گەلی کورد. سەرگەڵووی چێکە لەو دیانە. زۆربەی سەرکردەکانی حیزبەکان لێرە بوون، بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان. لە پای ئەو قوربانیدان و خزمەتکردنی شۆڕشە ئەو خزمەتەی بە حەقی خۆی بۆ نەکراوە. سەرگەڵوو لە ساڵی 2005 شارەوانی بۆ دروست کراوە، بۆ کراوەتەوە. مەکتەبی هەیە، خەستەخانەی هەیە، ڕەوزەی هەیە، مەکتەبەکانی لێکی سەرەتایی تا 6 ئامادەی علمی و ئەدەبی تایە، بنکەی پۆلیسی لێیە، شوێنێکی گەشتیاریە، گەشتیاریەکی زۆر ڕووی تێیەکە. بەڵام شوێنە گەشتیاریەکان بڵێن هەچ کەس مڵکی خۆیەتی ئەوە ئەگەڕێتەوە، تەنها ڕەنگەوان پەیوەندیان لەگەڵ زیاتر لەگەڵ گەشت و گوزارە هەبێ خەڵکەکە، چونکە مڵکی خۆیانە. سەرگەڵوو تەقریباً 8 دێ سەر بە سەرگەڵووە بۆ خزمەتکردنی، بۆ خزمەت گوزاریەکانی. ئەو دیانەش بریتین لە هەڵەدن، سێکانیان، چاڵەوە، شاقوڵی، قۆمەرخان، گوێزیلا، یاخسەمەر، قەرەنجیۆ، کە هەموو پێداویستیەکانی ئەم دیانە بە پاکردنەوە و ئەگەر کێشەیەکیان هەبێت ڕۆکەنە شارەوانی، بە تایبەتی پاکردنەوەیان لەگەڵ ژینگەیە و وەزستانان بە فڕاماڵین و کردنەوەی ڕێگاکە بۆ گوندەکان. شارەوانیش دەوینە هیچ تەقسیرێکی نەکرۆ بەرامبەریان، بەڵام ئێمە یەک مەچینەمان هەیە بۆ پاکردنەوەی ئەم نۆدەیە و سەرگەڵووش کە شاخاویە و سەختە و بەفرێکی زۆری لێبارێ. لەبەرەوەی سەرگەڵوو پێویستی زیاتر بە شۆڤڵە بۆ پاکردنەوەی ئەو شوێنانە. لە ڕووی خزمەت گوزاریەوە سەرگەڵوو بەشێک لە کۆڵانەکانی کۆنکرێت کراوە، بەڵام بەشێکی بە بۆنەی کەوا دارایی و نەبوونی پارەوانەوە بەجێماوە، بە نیوەچڵی بەجێماوە. لەو کاتەدا بەڕێز جێگری سەرۆکی حکومەت بڕیاریدا ئەو شارەوانیانە یان ئەو شوێنانی پرۆژیان بۆ کرا و پرۆژەکەیان تەواو نەکراوە بە نیوەچڵی بەجێماوە، ئەبێ بە زووترین کات پرۆژەکانیان بۆ تەواو کرێ و پارەیان بۆ سەرف کرێ. ئێمە لە ساڵی 2022 تاکو ئێستا 2 جار ئەو چەکەمان تازە کردوتەوە کەوا نردومانە بۆ بانقی هەرێم بۆی و پارەیمان بۆ سەرف کا، بەڵام تاکو ئێستا بۆمانی سەرف نەکردووە. بۆیە داواکانی لێرەوە دەنگمانەگاتە لای هەر کەسێک، بە بەڕێز جێگری سەرۆکی حکومەتەوە، بە بەڕێز لێپرسایی بانقی هەرێمەوە، بە بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانەوە دەنگیان بخەنە پاڵ دەنگمان بۆی ئەو پارەیەمان بۆ سەرف بکەن، چکە بۆ سەرگەڵوو زۆر زەرورە ئەو کۆڵانانیان بۆ جێبەجێ بکەین. سەرگەڵوو تاکو ئێستا ئاوی خواردنەوەی پاکی بۆ نەکراوە، یعنی پرۆژه ئاوی بۆ ڕان نەکێشراوە بە ماڵەکان، تەنکێکی بۆ دروست نەکراوە دابەشکرێ بەسەر هەموو ماڵەکانە. لەبەرەوەمە زۆر زەرورە هەر کەس بیری بۆ خۆی هەڵکەنیوە، ڕەنگە ئەم بیرێ ئەو لێیداوە لە ڕووی تەندروستیەوە پاک نەبێ ئاوەکەی، بەڵام ناچاری شەهەری خواتەوە. لەبەرەوەی ئەم پێویستی بە پرۆژەیەکی ئاوی تێر و تەسەل هەیە. جا ئەو پارەی کە ئێمە داوایەکەین بۆ ئاوەڕۆمان هەیە، ئاوەڕۆکەمان لەگەڵ ئاوی خواردنەوەکەمان تێکەڵە بێت. حەزەکەم دوای ئەم مقابلەی کە منەکەم چن سەیری ئاوەڕۆکە بکەن کە تێکەڵی ئاوی خواردنەوەکەوە بێت، کە ئەمە زۆر زەرورە بۆ جێبەجێکردنی و ئەو پارەی کەماوە تقریبا 90 ملیۆنە بۆمان سەرف بکەن بۆی هیچ نەبێ ئاوەڕۆکە لە ئاوی خواردنەوەکەی ماڵەکان دوور بخەینەوە و بۆی تۆزی ئاوەکان هیچ نەبێت تەندروست بێت.
شارەوانی ئەمە پێک دێ لە هەموو بەشەکان، بەڵام لە ڕووی ملاک و ملاکمان کەمە. فەرمانبەرمان هەیە 3 بەشەدا بڕێوە، هەر بەشێک پێویستی بە لێپرسایی بەش و 3 مۆزەفە، بەڵام ئێمە یەک فەرمانبەرمان 3 بەشە با بڕێوە بە تەنیا. لێپرسای ئەمێرمانەیە، لێپرسای ئەمێرە، لێپرسای باخچەکانە، کاری بەریدی ئەکات، کاری کۆمپیوتەری پێکەین، هەموو شەکانی پێکەین، کارجێڕی بە هەمان شێوە، باخچەکان بە هەمان شێوە، ژمێریاری بە هەمان شێوە، یعنی هەموو بەشەکانمان. هەرچی بەشمانەیە زیاد لە 2-3 بەشی تر ئەبا بەڕێوە و دەرماڵەشی بۆ سەر نابێت، لەبەر ئێمە ملاکمان کەمە. ملاکی شارەوانی سەرگەڵ و 15 هەمیشەیی و 6 کاتیە، 21 زۆر کەمە. بەڕاستی هیچ فەرمانبەرێک لە سلێمانیەوە بە نەقڵ نایە بۆێرە، لەبەرەوەی دوورە، ڕێگای هاتوچۆکەی سەختە. لەبەر ئێمە داواکارین ئەگەر هەچۆنێک بێت چەند فەرمانبەرێکمان لە ناو سەرگەڕووە بە کاتیش بێ بۆ دابمەزرێنن بۆی لەو کێشەیە ڕزگارمان بێ. ئەمە زیچێکە لە خاڵە هەرە زەروریەکان بۆ ئێمە. پرۆژە و پرۆژانی کە ئێمە داوایەکەین بۆ مامکرێتەوەکردنی ئەو ئاوەڕۆیەیە کە زۆر زەرورە قیرتاوکردنی کۆنکرێتکردنی کۆڵانەکانیەتی کەوا ئەمە بەجێ ماوە، چەند کۆڵانێکمان ماوە بەجێ ماون. ئەمیش ئەمانە زۆر بۆ ئێمە زەرورن لەگەڵ دامەزرانی چەند فەرمانبەرێک بە کاتی، چونکە لە یەک شوێنەوە فەرمانبەر لە سلێمانی و نایەت بۆێرە. تەنها ئەوەی کەوا داوی ئێمادا دامەزراندنی چەند فەرمانبەرێک بە کاتی لە خەڵکی سەرگەڵوو بێ یان دیەکانی دەوروبەری سەرگەڵوو بێ، ئەمە حەلیکاری ئێماکات. منای خۆی گەورە و میرەبان سەرەتا بە خێراتنان دەکەم. من ڕێبازنجبنی ساڵح لێپرسایی ئامێرەکان لە شارەوانی سەرگەڵوو. ئامێرەکانی سەرگەڵوو پێکاتووە لە 5 ئامێر، 2 تراکتۆر و 2 پیکاب و گەڵابەیەک. تراکتۆرێکمان بەکار تراکتۆرێکمان بەفرماڵێکمان پێوە کردووە پێڵێن دەمەکاسیحا بۆ ماڵینی بەفر لە وەرزی سزاندا، کە ئەمەش بۆ پاکردنەوەی بەفرە لە سنووری شارەوانی سەرگەڵوو و گوندەکانی دەروبەریشی، چونکە لە ڕووی خزمەتگوزاریەوە سەر بە ئێمە. بەڵام ئەو تراکتۆرەی کە هەمانە بەشی ئەوەی ناکە لە وەرزی جستانە بۆ ماڵینی بەفر، لەبەرەوەی سنووری شارەوانەکان کەوتە ناوچەیەکی شاخاوی وە سنوورەکەت بەرفراوانە، لەبەر ئەم هۆکارە فریا ناکەوین. هەندێک جاریش بەفرەکە ئەوەندە زۆرە بارەیە دەمەکاسیەکان ناتوانێت بۆ شێوازە بیماڵێ. بۆیە داواکارین لە بەڕێز بەڕێوەبەری گشتی کە هاوکارێکمان بکە بە دابینکردنی شۆفڵێک و بە دابینکردنی گاز، چونکە نەسرەیەکی ماگانەمانەیە 750,000 دینارە. ئەم 750,000 بەشی نەسرەکە ینی پێداویستەکانی ناو دایرە بۆ بنزین لەبەرەوەی بەڕێز سەرۆک شارەوانی لە سلێمانیەوە دیە مەساریفی کەشمانەیە، بەشی گازەکە ناکە بە تایبەتی لە جستانانە. جا بە بۆلدەی کشمانەیە کارەبان نییە، کارەبای نیشتیمانی لێرە نییە بەڕۆژ، بۆ گازیش بۆ مۆریدەکە، یعنی ئەم نەسری کە هەمانە بەشی گاز ناکە. بۆیە داواکارین لە بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانەکان لە ڕووی گازەوە یان لە ڕووی زیادکردنی نەسرەکەەوە هاوکاریمان بکەن. لە ڕووی خزمەتگوزاریشەوە من هەم وەکو لە پرسراوی بەشی خزمەتگوزاریش هەم نوێنەری شارەوانیم لە ژینگە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنوورەکە. ئەم کۆمپانیای ئێستا کۆمپانیای شکار لێرە کارەکە. ئامێرەکان 3 گەڵابمانە بوو، دوای کردیان بە گەڵابەیەک بە هۆی ئەوەی کە دارایی شای سەداریەکانی وەک پێویست وەرناگرن. ئەم گەڵابەیەش کەمە لەبەرەوەی تەمرەکە دوورە، یعنی تەمرەکە بچین لیان لە دوکان کە ئێستا دوکانیش ڕگان نادات، ئایبین بۆ پیرەمەگرۆن بۆ نزیک کەڵەوانان، کە ئەمەش یعنی بارگرانێکی زۆر کردە سەر شانی ئێمە بە حکومەوەی کە ڕۆژ هەیە 2 کەڕەت 3 کەڕەت دەکا لەبەر ناوچەیەکی گەشت گوزاریشە لە وەرزی هاوین و بەهاران. گەشتیارێک زۆر ڕۆ کاتە ئەم ناوچەیە بە گەڵابەیەک بەش ناکە، ینی بەشی ئەو گواستنەوەی خۆڵ و خاشاکە ناکە یان فریا ناکەوێت. ئێستا ڕۆژەیە هەندێک گوندەکان فریا ناکەوین هەڵگیرنەوە،
بۆیە داواکارین لە بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانەکان لە بەڕێز لە پرسراوی ژینگە کە هاوکارێکی باشمان بکە و داواکاری ژین دووبارە بە دابینکردنی شۆفڵێک لەبەرەوەی ئەکتافی جادەکان بۆی داماڵینی بەفرەوە ئەکتابی جادەکان بۆی بارین بەفرەوە داڕمێ هەتا کتاب دەکەین و بۆ ئاوادانکردنەوە و هەتا کتاب دەکەین بۆ شارەوانی کە داوای شۆفڵ دەکەین ئاستەنگێکی زۆر دروست دەبێ لەم سنوورە. دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. سەرەتا بەخێراتتانەکەم من زۆر خۆشحاڵم بەهاتنتان منوکو لێ پرسای باخچەکان ئاواسکە دەرحەمەڕەش لە سنووری شارەوانی سەرگەڵوو ئێمە 6 باخەوانمان هەیە ساڵانە کار و چالاکی خۆمان هەیە لە ناو شارەوانی ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەری گشتیەوە اینجا بەدەرخستە بێ بە داواکاری بێ ئێمە داوای نەمامەکەن هاوکاریمانەکەن ئێمە ڕێژەی سەوزاییمان زۆرە لە ناو سنوورەکەمانە بەڵام لە هەوڵای درێخیشمان نەکردووە زیاتر داوای نەمامەکەین بۆ زیاتر سەوزکردنی شوێنەکەمان ئێمە لە ڕووی ئاودانەوە کۆمپانیای شکار ئاودانی باشەکە هیچ کێشەیەکمان لەگەڵ ئەوان نییە بەڵام ئێمە کێشەمان لەگەڵ نەمامەکانە هەیە ئێمە کە داوای نەمامەکەین ئەو نەمامەنە کە وەریەگرین باڵایان زۆر کورتە بەهۆی شوێنەکەمانەوە ئێمە مەڕ و ماڵاتێکی زۆری تایە زۆر بە زەحمەت ئەتوانین ئەو نەمامەنە گەورە بکەین بۆیە ئێمە داواکاریمان ئەوەیە کاتێککە داوای نەمامەکەین نەمامەکەمان بە باڵیان بەرز بێت بۆ ئێمە زۆر باشە ئێمە هەرچەندە درێخی ناکەین لە خزمەتکردنی نەمامەکانە.